ئەم کاتەوە باش باس لە نوێترین کاری تۆکەین باسێکمان لەم ڤیدیۆ کلیپە بۆ بکەیت. سڵاوتان لێبێ، سڵاو لە خۆتان، سڵاو لە کورساتی ئازیز بەخێر بێن. ئەمڕۆ لەسەر سێتی تۆمارکردنی نوێترین کلیپی خۆمی بەناوی ئایلەتۆ کە لە تێکستی نەبراز جاف و میلۆدی خۆم و میوزیک و ئەمانەی هەمی لە سودەکانی ڤینۆ بۆ کراوە و ئەمڕۆ خۆشبەختانە هەڵساین بە وێنەگرتنی کارەکە لەگەڵ چەندین ئەکتەری جوان و هەمووی بە ئەزمون یەکێک لەوان مامۆستا عیرفانی وەستا محەموود کە ئەوە بۆ من شانازەیەکی گەورەیە بۆ یەکەم جارەکە بەشداری کلیپێ بکە دڵی نەشکانین و داواکەی قبوڵ کردین. سپاسیەکەین لێرە. خۆش بێت. سەیری شوێنەکەمان کرد، یە قاوەخانەکەمان کرد کە وێنەی تیا ئاگیرێت، چەواوی قاوەخانەکە کراوە بە وێنەی تۆ. باشە ئەمە یەکێک لە وێنەکان، ئەمە وێنەیەکی تر سلااو ئایلەتۆ باسیکە وێنانە بۆ بکەیت. خۆی کلیپەکە باسی سەردەمێکە ئەو ستایل و سەردەمە زیاتر بە ڕێترۆ ناسراوە لە ناو خەڵک ساڵی هەفتاکان 1970 بۆ 1970کان زیاتر ئەم جۆرە ستایل و جلو بەرگ و ئەم جۆرە وێنانە و ئەم شتانەیە. چەند پۆستەرێکم لە شوێنەکە هەڵواسی وەکو ئارت کە هەم ناوی گۆرانیەکەی هەمیش ینی ئاماژەیەگا بە کلیپەکە کە ئێمە لە ناو ئەو ستایلین باسیەوەکەن. جیاوازی بکارە چێ لەگە کارەکانی ترسا؟ لە ڕووی کلیپەوە یان لە ڕووی گۆران؟ ڕووی کلیپ و لە ڕووی گۆرانێکەشەوە. ئەگەر باسی کلیپ بکەین تۆ کارەکانت بەردەوام نوێکاری تیا بووە، باش کارێکت جیاواز بۆ لە کارەکەی پێشترت، هەنگاوی باشترت ناوە، ئەم کارەت جیاوازەکەی چییە؟ ڕاست وەڵای ئەم کارە بە تەواتی جیاوازە. ئەتوانم بڵێم کارێکی تۆزە قورستریش بوو هەم بۆ خۆشمانیانی. هەروەکو بەڕێزە فەرمودیانی کلیپەکانی من نامە زۆر بە ئاسانی و بە سادەی بڵاوی کەمەوە. دایمە ئەمە شتێکی تازە بکەم تایە کە جیاواز بێ کە پێشتر نەکراوێ یان بیری لێ نەکرابێتەوە یان سوزان بە جۆرێک لە جۆرەکان کە نەکرێ. ئیتر هەوڵمەوە ئەم کلیپەش ئاوا بێ زۆر قورسە گەڕانەوە بۆ مێژوو لە کلیپێکا و لە ستۆرێکی ئاوا بەو شێوەیە و هەمیش کوردیانە بێ. ینی ئەوە بەڵێ ینی هەوڵم ماوەکەوا بێ. من ینی بۆیە کلیپەکانی خۆم تۆزە جیاوازتر دەرەچێت لە کلیپی هونەرمەندەکانی تر کە بۆیان دروستەکەم. زۆر بە قسەی خۆمەکەم ینی چۆن ینی بە قسەی خۆتەکەی مەبەستە لە چیەوە؟ لەوانەیە ڕیکۆمێندی ئەم کلیپە لەمەش گەورەترم کردبێ بۆ هونەرمەندی تر، بەس هین ناکە نایەتە بەرچاوی، ناتوانێت بۆ منە قوبوڵی هەنێک شت بکە. حەزەکە بۆ منە ینی کلیپەکەی ستاندار بێ، نۆرماڵ بێ، کلیپێک بێڵێ بە ئاتیادی بم قەی ناکە کێشەنی. چەند حەزە لێ لە کارەکان تا کە بەردەوام بینی ویشمانە ئەوە ڕەسەنایەتیت پاراستەوە، بەڵام چەند گرنگە هونەرمەندان و بە تایبەت تۆ کارەکانت لەگەڵەوەی کە نوێگەریتیایە لە هەمان کاتە ڕەسەنایەتەکەی بپارێزیت؟ والله تەبعاەوە بە دڵنیاییەوە ئەو پوینتێکی زۆر زۆر مهمە کە ئێمە ینی ڕاستە ئێمە بۆ منە ساڵی 1970کان کورد بێبەش نەبووە لەم جۆرە ستایلە، بەڵام 100% بەری نەکەوتووە. ئێمە بێت تۆزێک هەمیش ینی کوردانە ئیشەکە بکەین و هەمیش ئەو ستایلی کە لە دنیا کە بەناوبانە بەناوی ڕێترۆ ینی بیکەین ئیشەکە ینی باڵانسێک ڕابگرین. چۆن بڕیارەتدا لەوەی لەم کلیپەیە جیاواز لە کارەکانی ترت بۆ ئەم کارە جگەل لە ئەم هونەرمەندە بە ئەزمونانە کە بەشدار ڕۆڵیان هەیە لە کلیپەکەیە دایک و باوکیشت کاک سەردار سەرگوڵخان بەشدار بن و ڕۆڵیان هەبێ لە کلیپەکەیە؟ دایک و باوکم هەردوویان ڕەحی هونەری جوانیان هەیە. دایمە بۆ نمونە بۆ هەر ئیشێکی خۆم بە تایبەتی پێشنیارم کردوە نانوتوە بە خۆشحاڵیەوە هاتوون. تر بۆ ئەمەش پێم وتن کرێتیڤ دایرەکتەری کارەکە کلیپەکە هەر نەبراسخانە ئەو فکرەکەی یاوتی پێم باشە دایک و باوکت بێن شتێکی جوانە بێ، ینی شتێکی جیاوازە. دایکم لە کلیپەکەی دایکمە، بەس باوکم باوکی ئەو کچەیە کە خۆشمەوێ فەرقی هەیە. کاگرفان سلااو لە بێم کاتەوە باش نەمناسیتەوە، بەڕاستی نەمناسیتەوە. سڵاو لە خۆت، لە کورساتی ئاسیس، لە باوە گەوری هەموو کەناڵەکان، سڵاو لە کامێرەمانەکەشت.
سپاس بۆ تۆ کاگرفان ماشەڵڵا ئاوا بەم شێوەیە دەرکەوتویت ئێساوە خەریکی چیت لەم قاوەخانەیە؟ والله ئەوەی ڕاستی بێ من خاوەنی قاوەخانەکەم لەگەڵ کوڕێکی برادەرمە بە شەریکین. شەریکن یعنی هەردووکتان ئەو بە شەریکە لە کەپچکە چاکانە گینایی خۆمە. کاگرفانمان بینیوە چاوێکی ڕەشی جوانی هەبوو هەتاکو ئێستا بەڵام ئێستا ماشەڵڵا چاوشینە ئەمە ئەم گۆڕانکاریە چۆن ڕووی؟ والله ئەوەی ڕاستی بێ ئەلەو فترەی پێشووە شەبەکەی چاوم هەمووی تێک چوو هەستمە کرد ینی چاوم تاو خلێ ببەوە منی چوون بۆ شاری ئێرانی خۆشەویست لەوێ عملیاتیان گوتم هەر چاوم بۆ بگۆڕن وتیان شەبەکە و باڵوتم نە هەر بۆم بگۆڕن وڵایتە زۆر گەڕان لەو خیاسی چاوی من نەبوو ئەوەی ڕاستی بێ چای پشیلیان بۆ دانام ئێستا یەک مشکیلم نییە بەڵام تەنها یەک شتە ئەوش نیازمێ سەردانی دکتۆرەکان کە بڵام ئەم خەلەلە لەکوایە کە ئەکۆکم هەر ئەوەیە ئەگینا یەک مشکلی ترم نییە. دەسە خۆش کاگرفانیان قوربانە بم ئەمە چیە کاگرفان؟ ئەوە هینە ئەو بورجەکەی خۆمە دوو پشکە وەڵا خەریشی و کلیبین لەگەڵ کاک ئارام سەردارە ئارە وەڵا بینە سەر ڤیدیۆ کلیپەکە ئەم هەموو گۆڕانکاریانە بۆ ڤیدیۆ کلیپەکەیە چۆن بە بڕیارە دا کە بۆ یەکەم جارە تۆ لە ڤیدیۆ کلیپێکا بەشداری بکەیت و بۆ یەکەم کاریش لەگەڵ کاگارامە بەشداری بکەیت؟ وەڵا ئەوەی ڕاستی بێ من 36 ساڵە لە کاری هونەریە بەڵام ئەوەی ڕاستی بێ تا ئێستا لە هیچ کلیپێکا بەشدار نەبووم بەڵام خۆشەویستی کاگارام سەردار چکە ئێمە خانەوادە تێکەڵین لەگەڵ کاگارام سەردارە قسەی ئەوم پێنەشکە حەزم کرد لەگەڵی بەشدار بم ئەگەر بتوانم سوچێکی کلیپەکەی لەگەڵا بگرم بەگەڵ کاگارامە. ڕۆڵت نییە لە ڕۆڵت هەیە بەس مەبەستم ڕۆڵەکە چیە لە کلیپەکەیە وەکو خاوەنی قاوەخانەکە دەرەکەوی یان چ ڕۆڵێکی ترت هەیە لە کلیپەکەیە؟ وەڵا هەر خاوەنی قاوەخانەکەم بەڵام زیاتر حەزەکەم ئەوەی ڕاستی بێ ئافرەت بێتە ناو قاوەخانەکەم ئەو زردە سمێڵانە جاوایە بەخوای تر لە کلیپەکەی وایە. دەسە خۆش بە کاگرفانجاندا بەدەر لەم کارە وەکو کارە هونەرەکانی خۆت لە ئێستاوە بەچیەوە سەرقاڵیت و چ بەرهەمێکەیە کە هێشتا عاشقانی تۆ بینەران نەیانزانی بێت و بەم نزیکانە ئەم کارشت دەست پێ بکەیت وێنەی بگریدیان وێنە گرتی بێت و تەواو بێت و بڵاو بێتەوە؟ وەڵا ئێمە هەر خەریکین دایمە بەردەوامی لە کارەکانمانە ئیشەڵا دوای ئەم کارەی کاکە ئارام سەردار کاری تریشمان لە بەردەسایە زۆر ئیشی باشمان بەدەسەوەیە پشتیوان بەخوای گەورە هێنەوە ناو ساحەکە. وەکو چی وەکو فیلم وەکو دراما یان وەکو چی؟ وەڵا وەکو دراما وەکو فیلمی سینەماش بەشدارە بم لەگەڵ ئەو برادەرانەیە. باش جمجۆڵێک هەیە لە کاری هونەریە بەگشتی بەتایبەتی ئەگەر لە شاری سلێمانیا بڕوانین لە شانۆیە لە دراما لە فیلم لە تەواوی کارە هونەریەکانە جمجۆڵێک هەیە چۆن لەم جمجۆڵە ئەڕوانە نێوە؟ وەڵا گەشت بینم ئێستا حالیان من کارێکی شانۆیشمان بەدەستەوە ئیشەڵا هەر لە شاری سلێمانیە چکە خەریکە شانۆ کاڵە بێتەوە بەڵام ئێمە ئیشەڵا ئەچین ئەبین بە کۆڵەکەیە کۆچینە ژێر باڵی شانۆوانێ و شانۆ بینەوە بەرەو پێشەوە. کەواتە لە نوێترین کارە کاگرفان سەر تەختەی شانۆ بینین؟ بەڵێ من لە شانۆ دەستم پێ کرد و ئاخیرەکەشمە لەسەر شانۆیە. توانی زانیاری وەگرینە سەر شانۆگەریە؟ داوای لێبوردنەکەم. قوربانەوە. دەستە خۆش بە کاگرفانجان زۆر خۆشحاڵ بووین سوپاس بۆ تۆ سوپاس بۆ بەشداریکردنت ئەم ستایلە هەر ئاوا دەرەکەوی دیتر ئاوا بینین؟ وەڵاهی ئەڵێم تاکو ئەم ئەکسسوارە توشانم بۆ دانراوە ئەڵەم بچم تۆزی قەرز بکەم چکە بەخوا کەس نامناسێتەوە وانە داواشی گەنەڵم من نەبوو. دەستە خۆش بە کاگرفانجان زۆر خۆشحاڵ خوا بەخێر بێن سڵاو ڕێزمێ بۆ کورساتی بەڕێز باوکی باوە گەوری هەموو کەناڵەکان لە دەرگای بابوونی زامەکەەوە لە کارمەندە خۆشەویستەکەەوە سڵاو ڕێزمێ بۆ بەڕێوبەری کورساتی خۆشەویست چاومانی کورسات. من سەری خۆم نزم کرد بۆ عشقی تۆ هەرچی هەبوو نەبوو ئەوەیدا بە تۆ هەدری هیچ شتێک نەزانی و لە دەستدا ئێستاش بە خۆت بڵێ نەزان وا دۆڕا ئەوە ڕۆمەڕۆمەڕۆبانەت بینمەوە با بەداخی نەزانی خۆم سەر بنێمەوە. سپاس بۆ کورساتی ئازیز هەمیشە ماندوونە ناسانە لە هەموو سێتێکە ئامادەیە سپاس بۆ ئێوەش. ئەم کلیپەی کاگارام ئەگەڕێتەوە بۆ ساڵەکانی هەفتە هەڵبەتە وەکو جلوبەرگ و وەکو زۆربەی کارەکان باسی کۆنەکات. اینجا من زۆر ئیشم لەگەڵ کردوون جا ئەم ئیشەش کە ئارام پێویتم بە شانازیەوە بەشداریەکەم لەگەڵ هونەرمەندی گەورە
کاک عیرفانی وەستام حەمە و زۆرێک لە هونەرمەندە جوانەکان بەشدارن باوکی شارام و ئارام و زۆرێک لەو کەسایەتیانە سپاس بۆ ئێوە باشە لە چەند کارێکی ترا بەشداری و کردووە لەگەڵ کاگارام لە کلیپەکانیانە بەشدار بوویت ئەگەر بڵین جیاوازی ئەم کارە لەگەڵ کارەکانی تراسیە زۆر جار کە بەشدار بووم لە باکستیج بووم ئەم کارە زۆر جیاوازە باوەڕەکەی لە 5 و 6 بەیانی و لێرەین ئیشەکە زۆر قورسە ینی کەم ڕیشتووە ئەمە زۆر جیاوازە و دیقەی زۆرە و ئیتر ئاوا کەساتیەکانی زۆرە شوێنەکەش تایبەتە هەرچەند مەجای کەمە بە شوێنەکە زۆر تایبەتە ژەگەڕێتەوە بۆ ئەوەش کە درەنگ ئەکەوین باشە باسێکی ڕۆڵەکەی خۆتم بکەی لە کلیپەکەیە ڕۆڵی تۆ چییە؟ من دایکی ئارامم هەر لێرە ئیتر هەر بەو ڕۆڵە هەڵساڵم لەگەڵ ئارامە هاتوینەتە دەرەوە پیاسەیەکەکەین دانیشتین لە کۆفیەکە ئەوەی بیستمەڵەن دەنگیشە خۆشە پیرە لەوەی کردەوە ڕۆژە لە ڕۆژان لەگەڵ ئارامیان لەگەڵ شەهرامە پێکەوە گۆرانێک تۆمار بکەن تۆشیان لەگەڵاوی ناوەڵا ئەو دوسێ جاریکەش پێوتم ڕۆنگیان ناوەڵا دەستە خۆش بێ بخەمە سەرەوەی کە گۆرانێکم بۆ بڵێ ناوەڵا ئەو قەت گوێ لێ نابێت ئەو لە باکستی جاوەمانە سلام وعليكم نظري من شيرين كلام دنيا أزاني چند الخوشم كتو دي بولام سلامك چه عليكك دنگك هر لجمايا دنيا مبو بتويني تو همو دنيا